هەندێک کەسیش هەیە وزەی ئەرێنی لە ڕێی فۆتۆکانیەوە بڵاو ئەکاتە وەکو خاتونێک کە ئێستێتە لامان فۆتۆگرافەرە توانێتی وێنە جوانەکانی شارباژێر بە تایبەت نازم بۆچی شارباژێرانی شارباژێر و ئەم ساڵیش بە تایبەتوە نیە ئەم ساڵ دڵنیام ڕەنگە فۆتۆکانی لە چاو ساڵانی تیا جیاوازیکی زۆری پێ دیار بێت چونکە سروشت ئەم ساڵ زۆر جوانە شارباژێڕش ماشاست ئابووە کامێرەکەی پێ بووە پێشی وایە نەوێنەوە بە مۆبایل جوانتەواتە خۆشەویستان بابێت لامان لە علی لە ڕێگی وێنەکانی سروشت دڵڕفێنی سروشتی جوانی شارباژێرمان بۆ خاتە ڕوو جوانی کوردەواری هاتۆ بەخێر سەر چاو فەرمو جلوبەرگێکی کوردی زۆر جوانەوە هاتی فەرمی یاخوا بەخێر بێ خات پەپولە یاخوا بەخێر بێ خات باشیش کردۆ چۆنی باستیەوەمان کردوتوان ئەم ساڵ سروش زۆر جوانە فۆتۆکانی ئەم ساڵ لە چاو ساڵی ڕابردووە هیچ جیاوازێکیان پێوە دیارە یان ئەم ساڵ دەستە کردۆ بە کاری فۆتۆ سەرەتا سڵاوتان دەبێت حاڵم کرد کەناڵجوانەکەی ئەوە دەرەکەون خێر بێ بێگومان یەکەم جارم نییە و یەکەم ساڵیشم نییە سەرەتا لە ساڵی 2022 دەسم پێ کرد باشە هەر وەک خولیایەکی خۆم بەڵام دواتر ئیتر کە زانیم کەسانێکی زۆر بینەری ئەکاونتەکە من و بەدڵیانە و لە سۆشیال میدیا بڵاوتە کردەوە بەڵێ بەردەوام بووم ئیتر تقریبن ئەوە 4 ساڵەکات لە ئەکاونتەکەی خۆمەوە سروشتی لادێکەم و هەموو شارباژێر بەگشتی نیشانی کەسانێکم ماوە کە لەوانەیە هەر ناوی شارباژێرشیان نەبیستبێت دەستەکانە خۆش بە زۆر کات ئەمە زۆر ڕۆڵی هەیە لەوەی کە تۆ شوێنێکی جوان ڕەنگە زۆر کەسە بێ نەزانێت بەڵام لە ڕێگای فۆتۆیەکەوە توانی ئاشنایکی بە زۆر کەس کاتە تۆ ڕۆڵە گێڕا کوێ لادێکەتان گوندی گوێزەڕەشە بەڵێ ئیتر من سەرەتا کە دەستم پێ کرد تەنها بە چەندوێنەیەکی ئاسایی بوو ئیتر دوایی کە ئەکاونتەکەم وردە و کەسانی تر ئەیان بینی بەردەوام بووم لە ئیشەکەم و زۆر بەدڵیان بوو یعنی وایان لێ کردم ئەو کەسانی کە فۆڵۆیان کردم وایان لێ کردم کە بەردەوام ئەو شوێنانیان پیشان بم کە نایان بینی وەوە زۆر سەرنجیان ڕاکێشێت ئیتر ئەوە ینی خاڵێکی زۆر گرنگ بوو کە بتوانم بەردەوامی بە ئیشەکەم باشە ئەوەی کە تۆ وێنەکان بڵاو ئەەکەیتەوە زۆرتر خەڵک حەز بە چ جۆرە وێنەیەگەکان تۆ وێنەی سروش بڵاوەکەیتەوە زیاترێتەوە ئەو سروشتە جوانەی گوندەکەی خۆتان نیشان بی بە فۆلۆوەرسەکان تو بە هاوڵاتیان بەگشتی زۆرتر خەڵک حەزی بە چ جۆرە وێنەیە کە بۆ هەستەکەی کامانە زۆرترین لایک و ڤیویان هەیە بەڵێ ئەوەی کە دیقەتم ما بێت و ئەکاونتەکەم ور بوو بمەوە بەپێی ئەوەی کە زۆرینەی کە بەدڵیان بۆ ئەو شتانن کە تەواوی واقعی لادێکە دەرەخەن بۆ نمونە تۆ ڤیددیۆیەکدانی میوزیکێکی لەسەردانی هەنێک جار ئەمە کەمتر ئەکتیفە بێ وەک لەوەی کە سروشتی لادێکە و بە دەنگ و بە ڕنگ و هەموو شتێکی خۆیشان بێ تۆ بەدەنگی خۆیەوە بەڵێ خۆت ئەزانی دەنگی لادێ هەمووی ینی سروشتێکی جوان دەنگی ئاژاڵ دەنگی هەموو شتێکی زۆر دڵبەرە ئەوانە زۆر بەدڵیانە ینی بەردەوام من شتی جیاوازدانێن بۆ نمونە هەر جارە و شوێنێک هەر جارە و شتێکی تازە بۆی هەم بینەرەکان بێزار نەبن هەم هەست بە و جوانی و سادەیە بکەن کە هێشتا لادێکانە بە جوانی باستێکی ڕەنگە ئێستا بینەران بڵند پیجەکەی ناوی خۆی هەر جوانە باشە ناوی چێ پیجەکەم ناوی پەپولە فۆتۆسە واتە وێنەکانی پەپولە بەڵێ لە ئینستاگرام ئەکاونتم هەیە بەردەوام ینی هەستێکە پێ بەخشێ من و خودی خۆم هەستەکەم زیاتر چێژی لێ بینم وەک لە فۆلۆوەرسەکانم ئەنی هەندێک جا کە ڤیددیۆیەکیش دانم مەسەلەن گوێ نایمێ ئەمە چەنێل لایک و کۆمنت و ئەوانەی بۆیە چونکە بەجددی خۆم چێژی لێ بینم ینی شتێک کە ئەتوانێت بەردەوامی باتێ باشە دەستە خۆش بێ یەکەم پۆست کە کردە لە سۆشیال میدیا بیرتە چ جۆرە پۆستێک و یاخود کامە بوو فیدباکی هاوڵاتیان چۆن بوون ئەوەی کە بینم بێ دوو پۆستی سەرەتا کە کردمێکی هەر لە حوشەکەی ماڵی خۆمان چونکە ماڵی خۆمان بەردەمەکەی هەر ینی وەکو سروشت و دەشت و ئەوانە وایە لادێ بەگشتی وایە بەزم پۆستی چایەک بوو کە تێم کردو هەر خۆشم بە هیچ شێوەیە دیار نیم پۆستی دووەمیش سەیرانێکی زۆر ئاسایی بوو لەگەڵ خوشک و ئامۆزاکانم بوو ئیتر دوای ئەوانی ئەم پۆستانە هەنێکیشان کە خۆم دەرکەوتم سڕیمەوە چونکە ئەکاونتەکەم تایبەت کرد بە سروشت بەچی ئەو کاتەوەچی بۆ سەیرانیش سەیرانەکە و ئاماجێکی تری لەگەڵایەوە بێگومان ینی زۆر جار بۆ پیاسەیە گەچم بەس کە ئەوێ بینم حەزەکەم
ئەو کەسانی کە بینەر من ئەوێش ببین و چێژ لێ ببینن. ئێستا لە وێنەکانتە بینین بۆی بێتە سەر شاشە بۆ بتوانین وتت بە دەنگی سروشتیش واتە ڤیدیۆش بڵاوەکەی تۆ لەگەڵ بێگومان هەم ڤیدیۆ هەم وێنە زیاتر ڤیدیۆشە دەنگی سروشتی ناوچەکەش بەکارێنی. بەڵێ باشە زۆر جارێ ئەمە فۆتۆگرافەرانی هاتوونەتە نێو بەرنامەکە و پرسیاری ئەومان لێکردن وتمانە مۆبایل یان کامێرەیەکی پرۆفیشناڵ کامێرێکی پرۆفیشناڵ مەرجە کەسێ بکات بە فۆتۆگرافەرێکی باش نامەرز نییە من خۆم سەرەتای وێنەگرتنم چۆن بوو ینی کەسێکی وێنەیەکم بگرانی زۆر بەلام شتێکیان ئاسایی بوو ئیتر حەزێکیش بوو لە خۆما هەر لە مناڵیەوە حەزم لێ بوو کە بەردەوام بوو ئەمە موبایلی زۆر ینی ئازبەرزیشم پێ نەبوو هەموو کارێکی جوانم پێ کرد ئیتر وردە و دەبەردەوام تا موبایلی باشترم کڕی و هەتا ئێستا کامێرەشم نەبووە هەموو ئیشەکانم بە موبایل کردووە ئیشەڵا کامێری باشیش دەبێت بەڵام دڵنیام کامێرە ئیشی جوانترە و بە ئەکیدی واشە بەڵام چاویش گرنگە بەڵام ئیتر خۆشت ئەتوانی بیگونجێنی شتەکە جوان بەڕاستی ئەو من ئێستا سەیری پیجەکەی خاتە لەسەر شاشەیە تەنور و کولێرە و ئەمانەشی تایە هەر کاتێک دایکم کولێراکە دایکم زۆر هاندەرمە ئەڵێت ئەوە ڤیددیۆی بکە شوێنەکە ها بۆم جوانەکات ئیتر بێدەنگەوێ بۆی دەنگەکەی دەرنەچێت و دەنگی سروشتەکە خۆی بێت بێدەنگی شانەکەی جاجار و هەر زۆر زۆریش ئەڵێ با دەنگە سروشتێکی خۆی بڕوا ئەمانە هەمویان وڵا کاکنیات ئەگەر دەنگیان لەگەڵا بەڵێ دەنگیان بێ هەمویان دەنگیان بەس دیمەنەکانیان هێناوە بۆی بەس دیمەنەکان ببینن قسەکانی جەنابەت زیاتر بڕوا پەپولە خان ئەتێ بگەی بەچی یعنی ئەتەوێ بەس لە وەرزی بەهارە ئەم ئیشاکە یان چلەی زستانیش هەر ئەم ئامانجە هەیە ڤیدیۆ بەفریشتایە بەفریشتایە بەڵێ بێگومان بە پێی وەرزەکان شوێنەکە ئاگۆڕێ ئێستا مەسەلەن بەهاران هەموو شوێنێک خۆشە بەڵام زستانانیش زیاتر کە بەفر ئەبارێت یان شاخەکان دیمەنەکانی زۆر جوانە هاوینان ئاەتەن ئاوی چەم و ڕووبارەکان زۆر زۆر جوانە بۆ ڤیدیۆ ئیتر ئاو بە پێی وەرزەکە پاییزی ژەو باران هەموو شوێنێک هەر جوانە هەموو ڕەگەزەکانی گوند نشینی و نیشان داوە مەسەلەن مەڕڕینەوەیە شیر دۆشینە چوزانم شوان کەریێتەوە پێما بە مەشکاتی بە فەربارینەوە جاوەلیا تۆ ینی کە من شتێک ڤیدیۆ ئەەکەم زۆر جوانی حەز ناکەم دەم و چاوی کەسەکان دەرکەوێت چونکە خۆ دەزانیت ئەوەی کە بی بە پۆبلیک هەر کەسە و ژیانی تایبەتی خۆیەتی بەڵام هەوو ماو دیمەنەکان بە شێوەیە بگوازمەوە گەر کەسەکەش دیار نەبێت هەر ئەو تایبەتی پیشان بدەم هەر ئاواش ماشەڵا بەم چلو بەرگەوە نییە پێش هەمووم دیمەنانە قسەیەکی لەسەر بکەیت و ڤیدیۆکانیش بڕوا باوەڕکە باوەڕی زیاتری پۆستێکم بینی باسی وانەوتنەوە ئەم بابەتاناکی مامۆستاشی لە گوند مامۆستام لە قوتابخانەی گوندەکە مامۆستای بیرکاریت هەر بەردەوامی وەنیە لە کاری بەردەوام 9 ساڵە لەوێ مامۆستام خۆی سەرەتای ئەم ئیشەم کاوا گەورە بوو هۆکارەکەی زیاتر قوتابخانەکەم بوو بۆچی چونکە من بەگشتی زۆر لە ماڵ ناچوومە دەرەوە بەڵام کە هەموو ڕۆژێک ئەچووم بۆ قوتابخانە و ڕێگاکەم ئەبینی ینی من بۆ من دووبارە بوو بەڵام حەزم ئەکرد شتێکی جیاوازی تا بدۆزمەوە کە پیشانی کەسانی پریبم ڤیدیۆکانم زۆربەی لە ڕێگەی قوتابخانەکەمانە هەر شتی ئەوەنە جوانی تایە ئارێر حەزەکەی سێری ڤیدیۆکانێکی هەمووی بابەتە سادەکان و ژیانی سادەی گوندنشینان و هەمومان ڕەنگە بیری ئەم جۆرە ژیانانە بکەین بەڵام تۆ لە ڕێگەی ڤیدیۆکانە دووبارە پیشانی خەڵکییتەوە بەڵێ هەموو مرۆڤێک سادەیەک لە ناخیاتی هورە سادەیەک لە ناخیاتی تر بە شتێک ئەها دەری ئەبڕێت و ئەگەڕێتەوە سەردەمی زوو چونکە بەگشتی ئێمە خەڵکی کوردستان بنەچەمان هەرلادەیە ئیتر ینی هەست ئەکەیت ژیانە ڕاستەقینەکە ئەوەیە کە تۆ ئیبینی تۆ بخۆلەن هەر لە ناو لادیاژی بەڵێ هەر لەوێژیم هەم لەوێ لەدایک بووم هەم لەوێ خوێنکاریش بووم خوێندنەکەم لەوێ مامۆستان بەڵێ کۆمەڵێک مامۆستای بەڕێز و خوێنکاری کەممان هەیە بەڵام زۆر چێژی لێبینی باشە خوێندکارەکانە ڕاناهێنی بەکاری فۆتۆ ڤیدیۆ ئەم بابەتان زۆر زۆریش بۆ نمونە لەم ڕۆژانەیە سەیرانمان بوو کۆمەڵێک خوێنکارم لەگەڵ خۆما برد کە باخێکی گوڵاڵە سوورەمان هەیە لەوێنەوە ڤیدیۆکانیش دەرکەوتووە ئیتر ئەنی وام لێ کردم کە ڕسمی ئەگەر خۆم شۆک بووبووم ئیتر ئەم وا بکە فێر بووبوون ئیتر بەگشتی فۆتۆگرافەران تیا لە مامۆستاکە باشتر بێ لەواسیوانە دانیان پیانێ بە ئەکیدی بەڵێ هەر پروکسی خۆم زۆر زۆریش باشن مامۆستا پەپولەی لە ئەم دیمەنانە یان ئەم فۆتۆیانەکە تۆماریانەکەی یەک دیمەن تۆمارەکە یان چەند دیمەنێک دووبارەکەی تۆ جوانەکانی تێ هەڵەبژێری بڵاوکردنەوە یەک دیمەن تۆمار ناکەم شتی وا هەیە دووبارە نابێتەوە مەسەلەن ڤیدیۆم هەیە ینی بۆ من 2022 بێت یەکسەر ناو ڤیدیۆکان ئایدۆزمەوە ئەوەنە بە دڵ کردومە ها بیرم ئەمێنێ یەکسەری دۆزی ئێستا کە بەڵێ ئەمانی کە ناردوومە هەمووی
لەناو 18,000 ڕسمە هەڵمژار بوو کە مۆبایلەکەم ینی دڵم نایبیشیان سڕمەوە. زۆر باشە کەواتە جوانترین ڤیدیۆ کە تۆ کردبێتت لە چ وەرزێکا بووە کام ڤیددیوەیە کە حەسکی لەو جۆرە ستایلە بوون دووبارێکی لە لای فۆتۆگرافەر جوانە هەمووی جوان بڕۆ دڵ خۆشمێن بەڵام ئەوەی کە زۆر جوان بێ دیمەنی بەفرەکەیە کە ینی دوای ئەو ساڵە سەکەم زۆر دووبارە نەبووە و ئەوەش ئەو شوێنش کە ئێستا لە ڤیددیۆکە هەیە کە لە ماڵی ئێمەیتە پشت ماڵی ئێمە و ڕێگە ئەو دیمەنە بەرامبەرمانە زۆر جێوێکی جوانڕەشاکەوێتە شار باژێرەوە بەڵێکەوێتە شار باژێرەوە سەر بەناحی زەلانە سەر بەناحماش لە نێوان پارێزان و گوندی پارێزان و گوندی دۆڵپەمووی ئاری تو حەقە بەرنامەیەکی تامەتاری کوردستان بەری بووە دوێنە لە دۆڵپەموو بووم ئەوێش ماشەڵڵا سروشتێکی زۆر جوانیان هەیە لەبەرەوە دڵنیام سروشتی جوانیش بەروبمی ناوی کوێ بوو هینەکەتان گوێزەڕەشە گوێزەڕەش بەروبوومێکتان هەیە زۆرتر وڵی تر کە تایبەت بێ بە گوندی خۆتان بەڵێ بەپێی وەرزەکە گۆڕێ بەڵام بەروبمێکی تایبەت بەگشتی لە لادیەکانە هەیە بەس لای ئەمانی شتێکی خوانێت لە دەکەین جیایکاتەوە ناوەکەشی ئێستا زۆر کەس وازانێ کاڵی گوێزەڕەشانی خۆشمانی کڕین فۆتۆ گوێزیشمانە تایەتی بەزی تر بە وشکیانیها وشک بوون و ئەوانە باشە وێنەکانت هەوڵت نەداوە بەشداری هیچ پیشانگایکی پێ بکەی یان پیشانگایە بکەیتەوە بۆ خۆت وەک خۆم بە تایبەتی نەخێ بەڵام بەشداری پێشانگایەکمان کرد کە پەیجی شار باژێر کاگاران بەڕێوەی ئەبات ڕێزم هەیە لێرە بووی و ئەو کاتە کە بڵاویان کردە وتیان نمونەی وێنەکانتان بنێرن تا بتوانین هەڵیان بژێرین بەڵێ سێ وێنەم هەڵبژێرا کێکێکیان گوندی پارێزان بوو دوانەکەی تریش ناو گوێزەڕەش بوون بە خۆشحاڵیەوە لەگەڵ کۆمەڵی فۆتۆگرافەری بەڕێزە بینەرێکی باشی هەبوو بەشداری ئەوم کردو هەر پێشانگایەکی شەبێ بتوانم من ناوچەکەم بە کەسانی تر بناسێنم ئەو جوانیە ببینن بێگومان بە خۆشحاڵی و بەشداری جا ئێستا لە سۆشیال میدیایە هەندێک کات کە ڤیددیۆ ئەبینین هینی گوندەکان و هەندێک لە شوێنە گەشتیارەکان ڕەنگە یەکەم جار بێت کە ئێمە بیبینین تا چەند خەڵک داوای ناونیشانی ئەو شوێنانت لە یەکا کە تۆ ڤیددیۆکانی تیا تۆمارەکەی بەپێ ئەوەی کە گوندەکەی ئێمە دوورە لە چاو گوندەکانی تراکەوێتانی تقریبا دوورترین گوندی ناوچەکەیە کاتژمێرونیەک بۆ دوو کاتژمێر لە سلێمانیەوە دوورە زۆر کەم ینی کەس بینی بێتی زیاتر گوندی پارێزان خەڵک ناوی بیستووە لەبەر ئەوەی کە نزیکترە زۆر کەس داوای ناونیشانەکە بێگومان من ناونیشان هەر کەسێک بیەوێ بە خۆشحاڵی و پێی ئەدەم بەڵام ڕێنماییشیان ناکەم کە بێن لەبەر ناخۆشی ڕێگاکە ئەستەکەم مەسئولیاتێکی زۆر گەورەیە بەڵام هەر کەسێکیش بێت بە خۆشحاڵی و هەم میوانداریەکەم هەم شوێنێکی جوانی بوێ نیشانی ئێم کە ینی بێ بە شتێک کە دووبارە نەبێتەوە کەسێکیش ئەچێت تکایە ئەو سروشتە جوانە تێک بێ ینی سروشتێک کە بۆتە ئیلهامی جوانی وێنەکانی خاتوو پەپولە بە ئەو سروشتە تێک نەدێت دوێنێ ئەو قسەی کە کردم دوێنێ وتم هەستەکەم ئەم ناوچەی ئێمە بۆی زیاتر بە پاکی و ینی تێک نەدراوە ئەوەیە کە دوورە چونکە هەستەکەم کورت هەر خۆی دڵسۆزە بۆ ینی بەڵێ سروشتەکەی خۆی بەڵامی تر کەسانی ناپرسیار لە هەموو شوێنێکی شتاکوتەرا هەر هەن نێگومان خات پەپولە ئەم ڤیددیوانەکە لە پەیجەکە تا بڵاوەکەیتەوە شتی لەسەر نووسیت ئێستا لە دنیادا کاتێک کە فۆتۆیەک ئەنێری بۆ ئاژانسێک یان فۆتۆیەک لە پێشانگایەکی نێودوڵەتی یان هەر پێشانگایەکی تر کە بڵاوەکەیتەوە ئەبێت دیێڕەکە بێ بۆ باسکردنی یان چیرۆکی وێنەکە زۆر بۆ تۆ شوانێک ئەبینی ئەڵەی ئەمە چیرۆکی شوانێکە قاچێکشی نییە بۆ نمونە باشە قاچێکی نییە و بەڵام سەرقاڵی شوانکاری وانە یعنی ستۆرێکە ئەبێ هەبێ هەندێکی تر هەندێک بۆ چوونی ترڵە نەخێر وێنە خۆی ئەبێ قسە بکە نابێ نووسینی هەبێ نابێت لە ژێرەوە چۆنەڵی سەبتایتڵ و دێڕێک باسی وێنەکە بکە تۆ کامیانت زیاتر قسەکەی بەڕێزی جوانە من هەردووکانم تێکەڵ کردووە چونکە من لە چاوی خۆمەوە سەیری ینی بینەرەکانم ئەەکەم لەبەر ئەوەی کە هەندێک جار کە نووسینێک ئەنووسرێت ئەوەندە سەرنج ڕاکێشێت ناتوانانی ئەین چاو لەسەری لابێ بەڵام هەندێک جاری دیمەنەکە ینی هەندی هەزاران دێر مانابەخشێ بۆی من هەردووکیانم زۆر تێکەڵ کردووە لەم کۆتایانە ڤیددیۆیەکی زۆر سادەی بەرامبەر ماڵی خۆمان کردبوو تەنهای سێ وشە بوازم لەسەر نووسی بوو تقریبا 300,000 بەرەوسەرەوە ڤیو 23,000 لایکی هەیە کە ئەوش نووسی بووم تەمەنی هەموو لایک درێژ بنووسیم ژیان دوای مردنت ینی ئیتر ناگۆڕێت هەموو شتێک لە جێ خۆیەتی تەنها تۆ تاکەشتیکە نەماوی ئەنی ئەو کەسانی کە لایکێکەن و دووبارە پۆستیەکەن و ڕیپۆستیەکەن یان شەیریەکەن
خۆیان لەو ڤیدیۆ ئەبینەوە خۆشم وابووم زۆر جار لە ڤیدیۆیەکانی هەستم کرد تەواوی ژیانم ئەو کەسە بینیوێتی اینجا پۆستی کردووە. باشە کەواتە خات و پەپولا بزانم ئاریش پێشتر پرسیارێکی لێ کردی تۆ کە ئەم کارە هەڵبژاردووە دەوێت ئەو سروشتە جوانی گوندەکەی خۆتان بڵاو بکەیتەوە. چه ئامانجێکت هەیە لە پشت ئەمە و زائیدەن ئەتەوێت بۆ نمونە لە کۆتاییە بگەیت بەچی بۆ نمونە کەسێک هەیە کە تۆ بتەوێت حەزکەی بۆ نمونە هاوشێوەی ئەو کەسانە ئاوا بەم شێوازە بی لە کۆتایە خۆ چه ئامانجێکت هەیە توێ پێ بگەیت؟ بەڵێ خاتونیان بێگومان کەسانی زۆر هەیە کانی ئەمەوێت بەو شێوە بنە داهاتووە و چاویان لێ بکەم و بەڵام ئەوەی کە هەیە تەنها حەز ئەەکەم هەستی ئارایم بەخشم بە بەرامبەر هیچ هەدەفێکی ترم نییە مەسەرەن لە گەورەبوونی ئەکاونتەکەم ڕاستە هەموو کەسی حەزەکە کەسانی زۆری بینێ بەڵام هەدەفێکی وام نەبووە ئەوشی کە دەستم پێکرد تەنها شتێک مرتاحی لە ناخی خۆما دروست کرد بێ اینجا پۆستم کردووانی پۆستێکم نەکردووە پڕ بەدڵ نەبێت ئامانجێکی گەورم نییەکەوە یاین دیار بێ و یەک ئامانجی تریش کە هەمە ئەوەی ئەو هەستە لای خەڵک دروست بکەم کە مەرج نییە لە شوێنە لە شوقە بەرزەکان و ئەو ناوچانی کە زۆر زۆر ڕاقین ئارامی هەبێ بەڵکو هەنێجا ئەو پیاڵەچای کە دانیشی لەگەڵ دایکت لەگەڵ باوکت لەسەر تەنورەکەی خۆیتەوە خۆم ئەو هەستم بۆ دروست بووە هەموو دنیا هێنێت. پەپولا خاندوانی پرسیاری منەوەیە چی ئەڵەی بە کەسانێک پێیان وایە دەستکردن بە فۆتۆگرافیە بێ کامێرەیەکی باش دەبێ اینجا دەست بکەیت بە کاری فۆتۆگرافی. ئێمەش سەرەتا ئەمەزانی کامێرە و پێ بەڕاستی لەگەڵ خۆی ئەزای چۆسە مۆبایل کامێرەیە هەموو شتێکی پێکرێ یعنی ئێستا لە کەناڵەکانە موبایل کاری کارکردن بی بە موبایلێکی خۆشم هەروە کاری فۆتۆگرافی ڤیدیۆگرافی وەک بۆ نەوشت بۆ کەسانی ترم کردووە وەک پیشەنە بەڵام کردومە بێگومان زۆر جوانیش دەرچووە یعنی بە شێوەیە کە لە گوندەکەتانە ژینێنان و شوکردن خۆ نایان بڵێن تۆ وەرە فۆتۆمەم بۆ بگرە خۆشم ئەگەر نەشیڵێ کەسەکە خۆم هەرئین یەکەم دوای هەرین بە تایبەتی بۆ نێرمە چونکە حەزەکەم ئەو سادە تایبەتە بمێنێتەوە بۆ کەسانێکیش کە بیانەوێت دەست بکەن بە فۆتۆگرافی بێگومان هیچ شتێک زەحمەت نییە حەز و ویست و ئیرادەی خۆت لە پێش هەموو شتێکەوەیە گەر تۆ ویستت هەبێت بە هەر شتێک لەم دنیاە بێت خوش لە پشت بێت بێگومان ئەگەیت بۆیە دەستپێکردن هیچ قورس نییە هەوڵ بە وەک چۆن منەڵێم لە 18,000 ڕستما ئەو کۆمەڵم هەڵبژاردووە بێگومان تۆش ئەبێت شتانێکی زۆر تاقی بکەیتەوە تا بگەی بە ئەو مەبەستەی خۆت کە ئەتەوێت زۆر ڕاستە بەنیازنی وەکو کۆتا پرسیاری منیش بەنیازنی لە ڤیدیۆکانە خۆت دەرخەیت خۆت باسی شتەکان خۆم دەرەکەوم بەڵام ئەکاونتەکەم جیایانی ئەکاونتەکەی خۆشم پەبلیکە لەوێش بینەرێکی زۆر هەیە بە تایبەت ئەو شوێنانی کە سێرم کرد خۆتی تیانە بوو نا بەڵام لە هەنێکە کۆڵەبرێشنم کردووە واتە پۆستەکانم هاوبەشی پێ کردو بووی هەردوو ئەکاونتەکەم لە هەردوو لا هەبن دڵم نەهات نە ئەمە بە تەواوەتی بکەم بە ئیخۆم نەخۆشم دەرنەکەوم چونکە بەجددی هەر لە شتی کوردانەشەوە بیگرە بە چلوبەرگ و کۆمەڵێک شتیترەوە یعنی شانیەوەی هەموو کەسێک ئەم جوانیانە ببینێت چونکە خۆشم چێژ ئەبینم لەو کەسانی کە بە کوردەواری و ینی شێوازێکی جوان دەرەکەون دەستەکان دەستە خۆش بەخاز بۆ تۆ بە هیوای بەردەوامی بە هیواین کە بتبینینەوە لە وێزگەیەکی ترە و فۆتۆکانت ببینی لە پێشانگاکانە و هەر ئاوال بە جوانی و بەڕێز هەر سری ڤیدیۆکانی خات و پەپولە بکەن دڵتانەکەێتەوە چونکە ڤیدیۆی ژوانیوانمان ئەو کاتە زۆر شێژی زیاتر لێبینن و واقعیەکە بەچای خۆتانە بینین کە شایانی ئەوەیە نەکەش 10,000 بەرق و بە ملیۆنان ڤیدیۆ وێنی لێ بگریت و لای خۆت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون دەست